بەرهەمی خۆماڵی لە سەوزە و میوەدا کێبڕکەی بەرهەمی بیانی دەکات. حکوومەتی هەرێم بۆ پشتیوانیکردنی جوتیاران و بەرهەمی خۆماڵی باجی گومرگی لەسەر 27 بەرووبوومی بەرهەمی سەوزە و میوە زیاد کرد. ساڵی 2016 50 ملیار دینار باجی گومرگ لەسەر سەوزە و میوە وەرگیراوە، بەڵام ئەو بڕەپارەیە هیچی لە کەرتی کوشتوکاڵدا خەرج نەکراوەتەوە. بەپێی ئەو ژمارانی کە نافەرمیە بە ئێمەگەیوە لەبەرەوەی بە وەزارەتی دارایی ئەو باجی وەرگرتووە، ئەوەی پێمان گەشتووە زیاتر لە 50 ملیار دینار واریداتی ساڵی 2016مان بووە. بەڵام بەداخەوە لەو پارەی کە ئێمە لە سوودی جوتیار وەری دەگرین بە گومرگ بۆ پارێزگاری لە بەرهەمەکەی بکەین، هەمووی وەزارەتی دارایی دەیبات تا ئێستا هیچ بڕێکی بۆ ئێمە تەرخان نەکراوە. لە چەند جارێکی شاکە کۆبوونەوەکان دەستی پێکردووە لەسەر ئەوە ڕێکەوتین کە علاسا 125 بنەوە بە وەزارەتی کشتوکاڵ هەم بیخنەوە خزمەتی جوتیاران. گەرگوزەرێک بکەیت بە علوەی سلێمانیدا بەڕوونی بەرهەمی ناوخۆیی دەبینرێت کەوا چاوەڕوان دەکرێت بەرهەمی ئەمساڵ لە چاو ساڵی ڕابردوودا زیاتر بێت، بەڵام فرۆشیاران باز لە بێبازاری دەکەن و ڕوو دەکەنە حکوومەتی هەرێمی کوردستان کە قەرەبوویان بکاتەوە. حکوومەت ئەگەر پاڵپشتی فەلاح بکە فەلاحیشی ئەزگارەوەنگە ماڵوێران نابێ. ئێستا فەرموو سنووقێتەوە کوولەکە چیلۆی بە 50 دینارە، سنووقی بە 1000 دینارە. تێگەی مەدامی چیەکرێ کابراوەتە لە دوێنێ و لە پێرەوە 3 ڕۆژە ئەو ڕزقی هێناوە ئالویادایناوە چیلۆی بە 50 دینار کەس نایەوێ. تێگەی ڕزقەکە زۆرە بەڵام سەرفیاتیشی کەمە. ئێمە پێشنیارمان کردووە کە وەزارەتی کشتوکاڵ بەرزی کاتۆ بۆ ئەنجومەنی وەزیران سندوقی هاوکاری کشتوکاڵی دابن، یعنی ئەو بەرووبوومەکە هاوردە ئەکرێت گومرگی لی ئەسەندێ با لە سایە 50 بۆ حکوومەتی هەرێم بێ بۆ چێشەدارانی کە ئێستا ڕووی لە کوردستان کردووە چارەسەری بکە لە سایە 50 لەو سندوقەدا بندرێت بۆ هاوکاری جوتیار. مەسەن بۆ نمونە ئێستا خیارشی لێ 100 دینار ئەکات حکوومەت پاڵپشتیشی باتێ لەو کاتەیە کە ئەو خیارە ساک نابێت و جوتیارەکە بانکە بڕێ پارەی بۆ بژێڕێتەوانی کە وەکو هاوکاریەک زەرەرەکەی کەم بێتەوە. جوتیاران باز لەوە دەکەن نەبوونی کارگەی لە قوتونان و دووبارە بەکارهێنانەوەی ئەو بەرووبوومانە وای کردووە ئەرکوماندوێتی ساڵی شێوان بەفی ڕۆبچێت. ئەوان دەڵێن گەر کارگەی لە قوتونان هەبێت لە کاتی بێ بازاریشدا کارگەکان بەرهەمەکانیان دەکردنەوە و پەرەی زیاتر بە بەرهەمی ناوخۆی دەدرێت. زیادکردنی باجی گومرگی لەسەر بەرهەمی سەوزە و میوە بۆ پاڵپشتیکردنی بەرهەمی ناوخۆییە، بەڵام بێبازاری وای کردووە تەنگ بە بەرهەمی ناوخۆی هەڵچندرێت. لێپرسراوانی کوشتوکاڵ لە سلێمانی داواکارن ئەو باجەی کە لە سەوزە و میوە وەردەگیرێت دووبارە لە پێناو پاڵپشتیکردنی جوتیاراندا خەرج بکرێتەوە بۆ ئەوەی قەرەبووی ئەو زیانانە بکرێتەوە کە لێیان کەوتووە. هێمن قادر، کورسات نیۆس، سلێمانی.